مامۆستا مەلا حەسەنی موفەتیش هەر لە سەرەتاکانی تەمەنی ماوەی 2 ساڵ بۆ پەیداکردنی بژێوی ژیانی لە گوندی سۆڵێ دەبێتە شوانی گوندنشینان و دوای نزیک بە 80 ساڵ لەو بەروارە قورئانێکی دەستنووسی خۆی بە دیاری بە گوندنشینان دەبەخشێتەوە کە خۆی دەڵێت یەکێک لە شانازیەکانی تەمەنی ڕابردوویەتی. کە هاتینە ئێرەش ئەو قورئانە سەرنجی ڕاکێشام کە دەستنووسی خۆتە بە هەدیە ناوتە بۆ ئێرە ئەگەر لە حەسەبەوەسەبە بەردەم ئەگەر باسێکی ئەم قورئانەمان بۆ بکەیت کەی بوو بڕیارویا بینووسیتەوە چۆن بوو هەدیە ئەمان و کرد بڵێن ئەم قورئانە پیرۆزە من بە گەورەی دەسم کرد بە خوێندن بە گەورەی دەسم کرد بە خوێندنی ئەو وەختەش قورئان بوو لە جزمی عەمەوە دەستمان پێ ئەکرد لە جزمی عەمە چەند وشەیەک بوو هەر بۆم ڕەوان نەئەکرا ناڕەحەت بوو فەسەنیوەسیرهو لیلیوسرا یعنی وەیەتەجەنەبوها الئەشقى الذی ئەم دوو کەلیمەیەم بۆ ڕەوان نەئەکرا و بۆم هین نەئەکرا و کاکیشم خواخوای ئەوەی بوو کەوا من ببم بە مەلا بە زۆریش بۆی نەئەکرام بە مەلا زۆر لێدان و زۆر جەزرە بەم لەسەر ئەم قورئانە بینی بەڵام ئیتر کە لە دواییە گەیشتمە ئەم تەمەنە و ئەلحەمدولیلا و لەم تەمەنە بیرم کردەوانێ وتم من ئەم قورئانەم ختم کردووە و ئەم قورئانە چەند جار ختمم کردووە بۆچی نەیەم بینووسمەوانێ حەز ئەکەم وەکو لە زیهن مایە وەکو لە دڵ مایە دەستیشم پێوە خەریک بێ ماوەیەک و وەکو لە پشتەکەیشی نووسیومە تقریباً 5 مانگی پێشوە 6 مانگی پێشوە تەواو نووسیوتە ئەوسا هەموو بڵێن ڕەچاوی تەزوید کراوە لە نووسینی قوربان لە هینێکە لە قورئانێکە من هینم کردووە کە ڕەچاوی زۆر شت کرابوو ڕەچاوی زۆر شت کراوە تایە ئیتر لە ئیدغام و لە مەد و لە ئیخفا و لە ئەمانە هەمووی هین کردووە یعنی محاولەم کردووە ئەوەی کە بزانێ بەڵام ئیشی عەبد خۆتە زانی نوقسانی هەر تایە هەر چۆنێ بێ نوقسانەکەی تایە ئیتر ئەلحەمدولیلا ئێسەیش کە چاوم پێیەکەوێ من تقریباً دەوری 15 کتێبم هەیە 15 کتێب و نامیلکەم هەیە بەڵام ئەمە بە شاکاری خۆمەزانم زۆر دڵیشم پێی خۆشە مامۆستا بڵێن نووسینی ئەم قورئانە وەکو خۆتەڵەیەکێکە لە باشترینی شەکانە تا چەند دڵ و پێی خۆشە کە تۆ ئەگەر مەسەلەن هەموو کەسێک تەمەنی کۆتایی پێ و ئەمرێ بەڵام یەکێک لەو شتانەیە کە لە تۆ بەجێمێنێ نووسینی ئەم قورئانەیە بە دەستنووس هەر کەس بیخوێنێ ئینشاءڵڵا تۆ سەدەقەی جاریە یعنی خێرێکی زۆر شمول دەکات قوربان ئینشاءڵڵا وەسیەتیشم کردووە بۆ مناڵەکانم ئەبێ چەندها نوسخەیکەی لێ هینکەن و بڵای و کەنەوانێ من تقریبا ناردوومە بۆ مەکتەبە عامەکان لە سولێمانیە ناردوومە مەکتەبەی ئەوقاف ناردوومە بۆ کەلار ناردوومە بۆ کەرکووک ناردوومە بۆ یعنی گەلێ شوێن کەوا لە هین بێت مەکتەبەی مەرکەزی لە سولێمانی